سڵاوتان نەبێت. فراکسیۆنی پارتی دوایین هەڵوێستی خۆی لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە ڕاگەاند. سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان پەیامێکی توند و هەڕەشە ئامێزی ئاراستەی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد و ڕایگەیاند دەبێت یەکێتی ئەوە بزانێت نە هەولێر بەغدایە و نە پەرلەمانی کوردستانیش پەرلەمانی عێراقا تا بتوانن پەرلەمان پاک بخەن. فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند هیچ هێز و لایەنێکی سیاسی ناتوانێت پرسی هەڵبژاردن قۆڕخ بکات و پارتی لەگەڵ ئەوەیە هەڵبژاردننی پەرلەمان لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت و هەرێمی کوردستان نەکەوێتە بۆشایی یاسایی. دەژڵێت پارتی ڕێژەی یاسایی خۆی بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بەکار ناهێنێت. زانا مەلا خالید سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنەمەوەریدا ئاماژەی بەوەشدا کە دەبێت کۆمسیۆن بەپێی بەرکەوتەی هەڵبژاردن پێک بهێنرێت. سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان ڕاشیگەیاند تا ئێستا زۆرینەی پەرلەمانمان بەکار نەهێناوە، بەڵام ئەگەر هێزێکی سیاسی بیەوێت دانیشتەکانی پەرلەمان پاک بخات زۆرینەی فراکسیۆنەکەمان بەکار دەهێنین و قبوڵی ناکەین. زانا مەلا خالید وتیشی ئەمڕۆ داواکاریمان بۆ سەرۆکی پەرلەمان نییە، بەڵکو هۆشداریمان بۆی هەیە و ڕایدەگەێنین بابەتی یاسای هەڵبژاردن و کۆمسیۆن پێکەوە بهێننە پەرلەمان. دەژێت ئەگەر سەرۆکی پەرلەمان ئەوە نەکات ئەوە پارتی زۆرینەی خۆی بەکاردەهێنێت و بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لەسەر کەس ناوەستێت. بۆیە ئێمە داواکاریمان نییە بۆ سەرۆکی پەرلەمان، بەڵکو ئەمەی دەیڵێن هۆشداریە. سەرۆکی فراکسیۆنی پارتی وەشی خستە ڕوو نە هەولێر بەغدایە و نە پەرلەمانی کوردستانیش پەرلەمانی عێراقا یەکێتی بتوانێت بە یەک لەسەر سێی پەکخەرپەکی کارەکانی پەرلەمانی کوردستان بخات. ئێستا یەکێتی و پارتی لەسەر دۆخی سیاسی هەرێم و عێراق و هەڵبژاردننی سەرۆکۆمار و هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێم و هەناردەکردنی غاز و شێوازی حکومڕانی لە هەرێم ناکۆکن و ڕۆژ بە ڕۆژیش ناکۆکیەکان زیاتر دەبێت. مەلە کاتێکدا ڕۆژی پێنجشەممە 24/2/2022 نیچروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان فەرمانی هەرێمی بۆ دەستنیشانکردنی ڕۆژی هەڵبژاردننی گشتی پەرلەمانی هەرێمی کوردستان ئیمزا کرد. لە فەرمانە هەرێمیەکەدا هاتووە بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان عێراق هەموارکراو ڕۆژی 1/2/2022 وەک ڕۆژی ئەنجامدانی خولی شەشەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەستنیشان کرا.